ڕێکخراوی تەندروستی جیهانی لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاندووە شاری هەڵەبجە ناوەندی بڵاوبوونەوەی نەخۆشیێوکردنی پەردەی مێشکە لە جیهاندا و بۆ مەبەستەش پلانێک بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکە دادەنێت و دوو هۆکاریش بە سەرچاوەی نەخۆشیەکە ئاشکرا کردووە و پزیشکێکی پسپۆڕی مناڵان باز لە دوو هۆکارەکە دەکات. ئەوەی کە نەتیجەکان هاتووەتەوە لە هەردوو جۆری ڤایرۆس و بەکتریای تایە لە ڤایرۆس لە جۆری ئینتیرۆڤایرەس و بەکتریا لە جۆری ستریپتۆکۆکەس نیمۆنیا. عادەتەن ئەم دوو جۆرە هەردووکیان ئەبێتەوەی هەوکردنی پەردەی مێشک لە مناڵە زیاتر ڕوئایات و وەکو بڵێن جۆری خەتەریەکەین عادەتەن هەموو شتێکی ڤایرۆسی تۆزێ ئەهوەنترە، یعنی بەس لە جۆری بەکتریایە بەکتریا ئەوەیە کە ماکی خراپ بەجێ هێڵێ ئەگینا ئەویش ئەگەر لە کاتی خۆیەوە بە زووی چارەسەر بکرێت ئینشاڵڵا هیچ ماکێکی خراپ بەجێ نایڵێت. لە بڵاوکراوەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانیدا هاتووە تیمەکانیان سەردانی هەڵەبجە و سلێمانیان کردووە بە پێنجامی 24 نمونی پشکنین دەرکەوتووە نەخۆشیەکەەوە کارەکەی بەکتریا و ڤایرۆسیە پشکنینی زیاتریش دەکرێت بۆ ئەنجامی یەک لاکەرەوە. ئەوەی کە هەیە ئامارەکەمان تا ئێستا خەریکە ئەگاتە نزیکەی 95 نەخۆشی توش بوو بەوانەی کە هاتوونەتە خەستەخانەکە. ئێستا حالیان 45 کەس لە ناو قاوشەکانی نەخۆشخان بە هەردوو نەخۆشخانەکەەوە. ئەوەی کە هەمانە ئەوەیە کە تا ئێستاش خەریکی چارەسەرکردنین وەکو پێویستی ئەگەر بێت ئەم نەخۆشی هەر بەم شێوەیە بەردەوام بێت پێویستمان بە دەرمانە بێت زیاتر. تا ئێستا ئەم نەخۆشیانە کۆمەڵک عیلاج وەرەگرن. لەو عیلاجە تا ئێستا توانراوە بە یارمەتی بەڕێوەبەری تێگەشتەکانی تر و ئەو خەڵکانی کە وەکو خێرخوازی هاتوون شتیان دابین کردووە تا ئێستا ئیدامە دراوە و بەشی ماوەیەکی کە کورتتریشمان هەیە، بەڵام ئەگەر بێت و بەم شێوەیە بەردەوام بێت مەترسی ئەوەی هەیە کە لازمان لێ ببڕە. تا ئێستا لە هەڵەبجە نزیکەی 95 کەس تووشی نەخۆشیەکە بوون کە زۆربیان خواردە ساڵن. 45 نەخۆش لە قاوشەکان ماونەتەوە و چارەسەر وەردەگرن. ئەوەی جێگی دڵخۆشیە تا ئێستا حاڵەتی مردنبۆی نەخۆشیەکەەوە تۆمار نەکراوە، بەڵام ڕۆژانە ئامارەکانی توشبوون بەرز دەبنەوە. تەندروستی جیهانی لە بڵاوکراوەکەیاندا ئاماژە بۆ دەدات تێبینیەوە کراوە لە نەخۆشخانەکاندا بۆی کەمی کارمەندی تەندروستی و دەرمان و پێداویستە پزیشکیەکانەوە توشبووانی نەخۆشیەکە دەناڵێنن. سامر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. ئێمە زووتری ئەعلانمان کرد پێشکەوتینەوەی کە حاڵەتەکە